سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە لە حاجی ئۆمەرانین دیارە حاجی ئۆمەران یەکێکە لە ناو شەهرە ساردەکانی هەرێمی کوردستان ڕێژەی بەفربارین تیایدا زۆرە بە بەردەوامی لە وەرزی زستان لەم ناوچەیە بەفر دەبارێتن ئێمە لەم ڕیپۆرتاژەماندا گرفتەکانی هاوڵاتیان لە حاجی ئۆمەران بەگشتی لە نەبوونی سوتەمەنی و گرفتی هاتوچۆ ئەخەینە ڕوو سەرەتا چینە لای ئەم هاوڵاتیە کە ئێستادا سەرقاڵی پاکردنەوەی ڕێگای ماڵەوەیتی بزانین بارودۆخیان لەگەڵ بەفربارین و لەگەڵ سەرما و سۆڵەی حاجی ئۆمەران چۆنە سڵاوت لێ بێتن ماندوو دیاری والله جا ڕێگای ماڵەوە خۆیان دەکەم وەی ماندووە چەند بەفرباری وە مەتر و شتێک باریوە لێرە بەگشتی ژیان لە حاجی ئۆمەران تا چەندە سەختە بۆ ئەوی هاوڵاتیانی ئەم ناوچەیە والله ژیان لە حاجی ئۆمەران نەگە و کارەبایە نەبووایە دە ماڵت لێرە لە حاجی ئۆمەران نەدەدی ژیان سەختە بەڕاستی لێرە سوتەمەنیتان چەند پێدراوە ئەم سوتەمەنیە بەشی چەندی کرد سوتەمەنی یەک بەرمیلمان پێدراوە و هەژێک بەرمیل بەشێت دە ڕۆژ پاس ڕۆژ بکە لێرە لە دە ڕۆژ کۆتایی پێ هاتووە هەل لە دە ڕۆژ کۆتایی پێدێ بەرمیلێک سێ بە حاجی ئۆمەران ئەی بەگشتی ژیان و گوزەرانی خەڵک لێرە چۆنە بە تایبەتی کە لە ئێرە مەرزی حاجی ئۆمەران هێوای کردووە کە سوودی بۆیەوە هەبێ هیچ سوودێکی بۆ من نییە عن ئەو مەرزە مەسەلەن خەڵکی مەبەز حەمباڵی هیچکە نییە ئەو کوێرەوە ڕێژێشین بەس عەمباڵیشە بۆمە بەگشتی لەگەڵ بەفربارین کە لێرە بەفرەبارەکە ئێستا خۆتەڵی مەترێک زیاتر باری و ڕۆژانە ئاوا ڕێگاکانتان پاکەکەنەوە ڕێگاتانە گیرێت ئەم ڕۆژی وایە دوو جار ئەو ڕێگایی پاک دەکەمەوە لە بەڕێی فەوری دەگیرێتەوە ناو کۆڵانەکان پاک ناکەنەوە بەرەوڵا ناکۆڵانەکان پاک دەکەنەوە بەڵام هەروە خۆلێتەوە فەوری مثلەن ئێستا خاوێنی دەکەنەوە دوای 2 ساعاتیکە پڕ دەبیتەوە ساڵ هەیە تقریبان مترونی وەک دەباری ساڵ هەیە مترێک دەباری ئێستا ئەو ساڵ بوون بوونە لە ناو گوندی خودی ناو گوندی سەرزادەکەینا لە ناو گوندی تقریبان 80 سانتیم باریوە تا چەندە ئاستەنجی هاتوچۆ بۆ شۆفێران دروستە بێتن لە ناو حاجی ئۆمەران ئاسەنجی هاتوچۆ لە سنووری دیوی عێراقی ئاسەنگ دروست نابێت لەبەرەوەی تیبەکانی بەفرماڵینی حاجی ئۆمەران بەردەوامن بەگشتیەوەی تێبینیەکرێت ناو ماڵان خاوێن نەکراوەتەوە هاوڵاتیان پێویستیان بەوەی هەیە ناو ماڵانش خاوێن بکرێتەوە بۆی ئۆتۆمبیلەکانیان هاتوچۆ بکەن وەڵاهی لە ناو ماڵان ئەگەر تۆزێک بەفر هێور بێتەوە ڕاوەستی تیمەکانی بەفرماڵینیش بەردەوام دەبن لە ناو کۆڵانە خاوێنکردنەوەکە حاجی ئۆمەران منتیقێکی سار دەبینین بەفرێکی زۆری لێباری وە ئێوە چەند نەوتان وەرگرتووە ساڵانە پێویستان بە چەند بەرمیل نەوتەوێت پێشەچی بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم یاخوا بەخێر بن وەڵی ماڵی وا هەیە پێویستی بە نەوتی زۆرە بەڵام بەخۆی هەمووی معناهادتەن یەک بەرمیلی وەردەگرن لە بۆ گەرمکەرەوەش لەخوا بە زیاد بە کارەبایەکەن باشە 24 ساعتە نەوتیش ماڵی وایە بەرمیلێکە زیاتر نییە بەس ماڵی وایە پێویستی بە نەوتی زیاترە کارەبای بەردەوامتان کە لە ئیرانەوە بۆ هاتووە زۆرتان لەسەر ناوەستێ لێرە بەخوای بەرێوەڵا لەبەرەوەی سبریت و ئەو شتانەی کە پێویستم بۆ گەرمکەرەوە زیاد پێ دەکرێن زیاد لە سۆبەی کارەبای و هیتەرە و ئەو شتانە بەرەڵا زۆر دەوەسێ لەسەرمان تا چەندە زەرورە حکومەت جیاوازی بە ناوچەیەکی وەشی حاجی ئۆمەران بکانەوتی زیاترتان پێ بداتن لە چاو شوێنەکانی بەخوای جا تاعەدەکی زۆر لەبەرەوەی حاجی ئۆمەران ناوچەیەکی ساردا بەرزترین شوێنی عێراقیشە و تا ئێستاش بەسارترین شوێن هاتووتەوە لە ناوچەکانی عێراق و بەسارترینیش دادەنرێ ئەو زار ئەلحەمدولیلا بەوەی کە بەفریش زۆر بووە هیچ ئاستەنجێک نەبووە زۆر ساچیان خاوێن کردوتەوە زۆر ساک بە ڕێگاکەی ڕادەکەن خوێ پێدا دەکەن ئەو زار زۆر باش بوو ئاستەنگ نەبووینە زۆر باشین لێ ڕازین لەوەزەکەی لە ئیرانیش ئاستەنگ هەبووە یاخود لەوێش نەبوو لە ئێرانی شکر بۆ خوای گەورە زۆر باش خاوێن دەکەنەوە هەم نێو حدودەکەی هەم دەرەوەی حدودی لێرەش دیارە نیو کۆمەڵگای چاک خاوێن دەکەنەوە لە خوای بەزیاد ئەو زار کێشە نەبووە ئەی ئەو وەستانی ئۆتۆمبیلە بەم شێوە لێرە هۆکارەکەی چییە ئاوا وەستاون خۆی گیر و گرفت هەر دەبێت لە نێو کۆمەلگا تا خاوێن دەکەنەوە بە بەردەوامی دەباری و دەناوەڵا سێسوار سیاری خاوێنکردنەوەی لێ و زۆر بەباشی پێڕادەگەن بەی خۆس ئیشێک هەر نییە بڵێ هەر دەڕوا ئەوە نابی یەکزار جاروبار ئاستەنگ دروستە بێ تڕێلە هەیە لە ڕێگا بوەستێسن
سنجی حکوومەتینی ئیخۆنەی بینی سایقەکانە بینی سایق و ئێرانیە ئێرانی پێویستە سایقەکان بیکەن بۆی تووشی ئەو گرفتانە نەبن لە ڕێگاکان سیارەیان ئاسێ نەبێتن ئیلا ڕێزی یەکدر بگرین تەواو فقط ڕێزی یەکدر بگرین سارە عاسێ نابیت. ژیانتان لەنێو ئەم بەفربارینە بە تایبەت ئێستا کە ئەبین کڕێوەیەکی زۆر دێ ناوەیان بە بەردەوامی ئاوایە پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو خەڵکی ناوچەی حاجیۆمەران ساڵانە ئەو کڕێوە و ئەو بەفروبارانە هەمیشە دووبارەی و لە بەرچاومان غەریب نییە بەڵام لێرە ژیان وەکو زەحمەتی بەڵێ زەحمەتە چکات و هاتو چۆ چکامە ئیشەکانمان لەسەر سنوورە ئەلحەمدوللا کارەبای ئێرانێ کە داوی حکوومەتی هەرێم و بۆ خەڵکی ناوچەکەمانیان دابین کردووە زۆر باشە و یەک مشکیلەمان نییە 24 سەعاتە بەڵام وەکو ژیانی ناو بەفر و کڕێوە بەڕاستی ژیانمان ناخۆشە هاتو کارەبا ماگانە چەندان بۆ دێتەوە زۆر بارگرانەیتان لەسەر دروست نەبووە بارگرانیانمان لەسرە بەس ئەلحەمدوللا ئەوانەی لەسەر سنوورەکە ئیش بکە بژێ ژیانیان باشە و کارەبا بە گوێرەی ئیشپێکردنی خۆتە مانجوێ 150 200 100 بە گوێری ئەوەندەیە کە جەماعەت لەو دیوەی باشترین بەس لە دیوی ئێرانی یعنی کێشەن یەکجار زۆرە ساعەکانی دیوی ئێرانی ئێستا تیمیمە باشن یعنی بڵێ قسووریان کردو لە خۆی بە زیادبی زۆر باشن یعنی بە شەو ڕۆژ ڕاناوەستن بەس جەماعەتی ئەو دیوی ئێستا ماهاتوونە دەڵێن ساعی ئەو دیویخایان نەکراون تۆ بە ئیزباری دەی بسوڕێنەوە ینی بەفرەکەش یەکجار زۆرە ئێستا ئەو هەم قەڵەباڵغێ چێ دروست بۆ ئێستا قەڵەباڵغی چێ دروست بۆ لە دیوی ئێرانی ئێران وەرناگریت سەن سارەی ئێرانی ئەیدی کێڕێەکەی تقریبا 2 سایدا یعنی تەواو بڵێ خاوێنی تەواو کرابیتەوە بەفرەکە مەجالی وی نادا تەواو بەفربارین زیاتریان پاک ناکرێتەوە بە قورحان چاو لە کێسا مەسەلەن بڵێن پاک ناکرێتەوە پاک دەکرێتەوە بەس بۆچی پێویستیش نییە یعنی بڵێ تەواو پاک دەکرێتەوە چونکە زادەکەت دەبی تەواو بەرین کرێن بەس بەفرەکەش مەجالی نەداوە یعنی بڵێ تەواو پاک بکرێتەوە دەنا بڵێ تیمەکەش قسووریان نەکردو وڵی چونکە ما ئاگادارین لە جەماعەتی بۆ خۆ لە گەراجی نەگەراجی لۆریان یعنی تیم بە محەد دلیل لە ڕێبوونە یەک ڕۆژە هاتوون ڕۆشتوینەتەوە هیچ مشکلیشمان نەبووە بەزەوە کە بە فردەبارەی وڵا لێرە دەمێنینەوە گرفتی هاتوچۆتان هەیە ئەمڕۆ بەڵێ ئارێ وڵا هەمانە مەسەلەن لە دوێنێ هێوارێ وڵە ساعی خوارەی نەبەڕێمان ناکە داوەزدا ڕێگاشە بوو دوێنێ ڕێگاکە هیچ مشکلی نەبوو دەشتوانی بڕۆینەوە ئێستاش لەو ساعی خوارێ بەڕان نەکردینە تا عن لە بەیانیەوە دەڵێن کاکە ئەمە کە بارن پێوەبار هەڵگرین بەرەمانکەنەوە چونکی دیوی هەرێمی کوردستان گومری حاجەمەران هەتا ساعت 2 ئیسکەن وەرن دەگرێت لە دوێرا بۆ لای وەرمان ناگرێت دەمێنینەوە بۆ ڕۆژێکی دیکە ماوەی چەند کاتژمێرە ئێوە ماونەتەوە وڵای ئێستاکان لە دوێنێ هێوارێەوە لێرەینە وڵات دەوریبەری ئێستا دەڕوا بۆ 24 ساعتی گرفتی هاتوچۆتان بەگشتی لەکوێ هەیە لە کوردستان یاخود لە ئێران واللهی لە هەردووک لە هەمانە بەس لێرە بڕێک زۆرترە دستانان ئارێ وڵا لێرە بڕێک زۆرترە داواکاری چتان هەیە وڵا داوەرەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕە گەورە گاوبانان بۆ چاکات دوایش ئەو ساعی خوارێک 15000 دینارن لێ وەردەگرێ هیچ ئیمکاناتێکی ڕفاعی لێنێ هیچ بۆ نمونە ناو دەستێکی لێ نەغەزا خۆرنێکی لێ هیچ شتێکی لێ نییە سڵاوت لێ بێتن ڕێگات گیراوە زنجیر لە تایەکانەدەی نەوەڵا الحەمدلله ڕێگاکە ئاوەڵەیە کاری لەسەر دەکەن دەستیان خۆش بێ ئەمە لەبەرەوەی کە نەچەقین و ڕێ بە خەڵکی نەگرین لەبەرەوەی زنجیر دەبەستن گرفتی هاتوچۆتان هەیە بەهۆی ئەو بەفربارینە نەوەڵا دەست و خۆش بێ زۆر جوان پێرا دەگەن بەو بەفرە قورسەی کە دەبارێ وڵا هەر باش دەبێت دەستیان خۆش بێ دەستی هەموو لایەک خۆش بێ چیوە ئاکاتن زۆر جار ئاستەنگ دروستە بێ سیارە گیر ئەخواتن لە ڕێگاکان بە خودای دەبینی چون بەفرەکە باری و ڕێگاکە تەسکە ماشین سیارەتێک دەچەقن و دەمێنێتەوە دەنا مشکلی ڕێگا نەبووە شۆفێران چیان لەسەر پێویستە بیکەن کەوا تووشی ئاستەنجی هاتوچۆ نەبن لەم ڕێگانە بە خودای دەبێ هەموو کەلوپەلی خواردەمەنیان پێ بێ و زنجیری تایەکانیان پێ بێ و زستانەی دی دەبی هەموو شتێکیان پێ بێ ئاگاداری خۆیان بن بەخوا بەدەبەر میلیش دەرناچین ماڵوەیە ئەگەر بەڵام کارەبایەکە ڕاستی سەری عاجۆمەرانی کڕیوتەوە دەنا بەخوای ساڵان ئەمە لێرە کارە نەوتمان بەدەبەر میلیۆنەوە دووە بەڵام ئێستا ماگەر ڕەزیلی لە نەوت و لە شیر نەکەین بەخوا ئەمە 200 لتری نەوتێ دەرناچین 200 لترەکەت وەرگرت بەشی چەندی کرد بەخوا 200 لترەکە بەس بۆ سەماواریە
ڕاستی 200 لترەکە بۆ ئەوی نییە بوون سۆبەی هەر دەبێ وەچا ئەوەی گوتی دەبێ بۆنی کەین و تەماشایکەین دەنا 200 لتر بەخواگە بەس بۆ سەماری بەکاری دێنین دەنادا پێت بڵێم نەود لە عاجومەران ئێستا وەک تریاک لێ هاتووە دەنا عاجومەران خوا قبول دەکە عاجومەران ئەو بەفرە و سەرمایە بێ حیسابی شارەکانی دیکەی بۆ بکەیت 200 لتر لایەقەت 400 لتر دابایە بژێوی ژیانی خەڵکی عاجومەرانجا بەخۆی دەبین چۆنە بەعزێکمان هەنە لە حدودی ژەکەن بەعزێک سایق تەکسیەس هەندێکمان سایق لۆریا هەندێکیشمان هەیە پێشمەرگەیە خەڵکانێک هەیە خانشین عاجومەران بەگشتی مەرزەکەوای کردووە سوودی بۆ خەڵکەکە هەبێ بەخوای هەیە بەڵام زۆر بەکەمی خەڵکی عاجومەران وەکو پێویست نییە خەڵکی عاجومەران زۆربەی گەنجەکانمان عەمباڵن حیڤنی لە عاجومەران ئەو بە سەرمای بچێشن حەمباڵیش بن حیڤ نییە لەو عاجومەرانە خەڵک دێ لە خوارێ مۆزەف لە خوارێ لە ئاکرێ ڕامۆزەف لە عاجومەران گەنجی عاجومەران شەهادەدار لە ماڵە کەوتوتەوە عەمباڵێکەشی پێڕەوا نابینن بەڵام چییە خەڵکەکە هەر ئەوەیە کە لە عاجومەران دەژی لەبەر مڵک و ماڵی خەڵکی خۆی دێ ئێستا بستە خوارێ دەبێت سەرمایه‌یەکی زۆری هەبێت کە لە خوارێ بژیت وڵای ژیانەکە چێ بە خۆ دەزانانی لێرژان تۆزی زەحمەتە بەس ئەوەندەی باشە کاربایەکەی بەردەوامە ئەگەر کاربایەکە بەردەوام نەبێ ژیان لێر ناستە سەری لەبەرەوەی بەردەوام بەفرا لە شوێنە هەور بێ لێرە بارانە ئەگەر لە شوێنە بارامێ لێرە بەفرە یعنی سەختە ژیانەکە زۆر سەختە یعنی هەرچی سیارە ناگاتە ماڵ ئەگەر ئەو گەراجان نەبن یعنی کابرا هاتووی پێ ناکرێت دەبێت سیار گرازی بەجێ بەخۆ بە پێیان بچۆمە لەگەرا ناکرێت ئێستا زیاتر لە مەتری زیاتر دەیە مەتر و 20 مەتر 15 تێدا ئێستا کۆڵانەکان پاک ناکرێنەوە بۆ ئەگەر کەمشتات بەس ئەگەر زۆر بکەی بەخوای ئەوانش بۆیان ناکرێت لەبەرەوەی زەحمەتە دەرناچی چەند ڕۆژە هاتوچۆی نێو ماڵان پەچکەوتووە بە ئۆتۆمبیل تقریبا ئێستاش ئەگەر دەبڵ ئەکسل زنجیری بەستی دەردەچی ئەگە ناسیارێکی کە قەمەرە سیاری بچووک دەرناچی لە مێژە یعنی دەوری 20 ڕۆژ مانگەک دەبێ مسیار مرتۆ ماڵێ 15 ڕۆژ زیاترە 15 ڕۆژە نەتوانی ئۆتۆمبیل ناوەڵە ناتوانێت سیارە بەریۆ ماڵێ لە گەرازا دەبێت بە پێیان بێوە گەرازی لە گەراز سیارێ خۆڵکەی بڕۆی ئەوڕۆ لە لۆفێ تقریبا کشێکی باڵەکان یۆخانی ساعت 45 دقیقه من عاصف ماتا کاسی عاتۆخانی کردۆ پاچ کردۆ دەڕۆیشتمە ماوەی چەند ڕۆژە ڕێگاکان نێو ماڵان پاک نەکراونەتەوە وڵای ئەوەی جاری بێ ئەم بەفری کۆتایی کەواباری چۆ یەک دوو جاری ترش باریوە ڕاستی ئینسان ڕازگۆ بێت ناو کۆڵانەکانیان پاک کردو بەڵام ئەو بەفرێکەوە ڕێژێشی زۆر باری تاکو ئێستاکو خۆشتان دیارەکە ڕێگابانەکان بە تایبەتی ناو ماڵەکان پاک نەکراتەوە ئەمەش بەربرس ینی کار قورسێکی زۆری بۆ خەڵک دروست کردو بە تایبەتی بۆ هاتوچۆکردن بەداخەوە ناو بازار وەکو پێویست نییە ینی بەروجادێکی خۆشمان نیە تاوەکو نەکرد ناو حاجەمران بەڵکو تاوەکو دەگەی بەچوومان دەتوانین بڵێن ڕێگای مەرگە ئەمە چەند ساڵە دووسایدی بۆتە تو تاوەکو ئێستا ینی ئەم دووسایدە نەکراوە و ینی ئاسێکی زۆر ناخۆش دێنتە بەردەم خەڵکی ئەمە ژۆکو پێویست نیە بە تایبەتی حاجەمران ئەم حدودەی لە داهاتێکی زەبەلەح لەم حدودە دەبدرێت وەکو پێویست خزمەت بە منتیقەکە ناکرێت بە ناوچەکە ناکرێت ینی بەداخەوە ئەمەش ئەو پێمە ینی ئاراسی بەرپرسەکان دەکەینکەوە بتوان وەکو پێویستکاکە نەبێت ڕێگاوانەکە چاکەن بازارێکی خۆش دروستکەن بازار بێتەوە خەڵک سوود لەم لە داهەتی گەشتیاری حاجەمران بینیکەوە بە تایبەتی لە وەرزی هاوینان خەڵکێکی زۆر سەردانی منتیقەکەمان دەکات دیارە حاجەمران بەفرێکی زۆری لێ ئەبارەتن ئەمە شوارە کاتنکەوە ئێوە بە بەردەوامی ڕێگاکان پاک بکەنەوە ڕۆژانە چەند بەفڕ ئەماڵن وەچی بەکاردەهێنن بۆ پاکردنەوەی ڕێگاکان بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان بەخێر بێن ئەو شەپۆلە لەو کۆتایی بڵێن ئەو شەپۆلە بەهێزەی ناوچەی باڵەکایەتی گرتەوە توان لە ماوەی 18 تا 19 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 4 مەتر بەفر باریوە ئەوە شۆکارێکە گە جیاوازەکەی تەماشا بکەن لەگە ساڵی پار 4 مەتر و نیو بەفر باری بەڵام بەواوەی زیاتر لە 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان 18 ڕۆژ و 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان گەلک زۆرە ئێمە ئەو زیاتر لە 20 ڕۆژە بەردەوام شەو ڕۆژ لە کارکردن داین بەفر باریوە تیمەکانیشمان هەموو کات لە ئامادە باشیدان بۆ ڕاماڵی بەفر هەر ئەمڕۆ زیاتر لە 40 تا 45 سانتیم بەفر باریوە جگە لە بارینی بەفر بەسەڵەکێکی بەهێزشی دروست کرد بوو توانیمان خوێ فەڕشکەین بڵاوکردنەوەی خوێ و ئەو بۆ نهێشتنی بەسەڵک ڕۆژانە چەندتان خوێ بەکاردێنن لە ڕێگاکانی حاجەمران ڕۆژ ئەزانی ئەگەر شەختە و بڵێن بەهێز بیت زیاتر 12 تا 15 تە